پرسی یەکێتی نەتەوەی دروشمێکی لە مێژینەی حەزب لایەنە سیاسەکانی هەر چوار پارچەی کوردستانە بەداخەوە هیچ حەزبێکی یاخود پارتێکی سیاسی بە تایبەتی لە باشووری کوردستان لەسەر ئەم پرسە کۆگنین یاخود هەنگاو نانێن بەرامبەر بەم پرسە گرنگە زۆر جار لەولا قسە دەکرێت هەندێک هەوڵی بڵا هەوڵەکان سەرکەوتنابی لە ئەنجامدا دەبینین لە کۆنەبوونەوەی حەزب و پارتە سیاسەکان بۆ پرسی یەکێتی نەتەوەی ئەومان پێ دەڵێ کە نایارانی کورد و دژمنانی کورد دەتوانن بە ئاسانتر دەست وەردەنە نێو یەکگوتاری سیاسی حەزبە سیاسی کوردیەکان هەر چوار پارچەی کوردستان وە ئەوەی بیانەوێ بەرامبەر بە گەلی کوردی بکەن بۆ گرنگی گرنگە بەڵام بەداخەوە ئەو حەزبانەی کە دەسەڵاتدارن بە تایبەت لە باشووری کوردستان ناتوانن لەژێر فەرمانەکانی تورکیا و ئێران دەربچن و ئەوەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر پرسی نەتەوەی هەیە یەکێتی نەتەوەی هەیە کە تاکو ئێستا ڕێگرێ لە بەردەم ئەنجامدانی ئەو پرسە دەبێت تاکو ئێستا گەلی کورد لە پرسی یەکێتی نەتەوەی یەکدەنگ یەکڕەنگ یەک گوتاری سیاسی وایە. یەکێتی نەتەوەی لە هەرێمی کوردستان ئەگەر چوار پارچەکە بگرینەوە وەک پێویست نییە لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی لەم چەند ساڵی دواییدا بەهۆی ناکۆکی سیاسیەکانی نێوان حیزبە سیاسیەکان و لەسەر پۆست و هاتنی نێوە چەند حیزبێکی نوێ بۆ ناو گۆڕپانی سیاسی لە هەرێمی کوردستاندا هێندی دیکەم یەکێتی کاڵ کردوێتەوە لە نێوان لایەنەکاندا نەماوە بەڵکو ئەوەندەی لەسەر بەرژەوەندی پشکێنە و لەسەر بەرژەوەندی حیزبێنە کۆکن ئەوەندە لەسەر پرسە نەتەوەیەتی و پرسە گشتگیرەکان کۆگرین لە کاتێکیشدا کە لە ماوەی ڕابردوودا بینیمان لەلایەن وڵاتانی دراوسێەوە بردومانی هەرێمی کوردستانە کراوە لە پارچەکانی دیکەی کوردستان کورد دەکوژرا کورد شەهید دەکرا کورد دەربەدە دەکرا کەس نەبوو وەکو پێویست بێتە سەر خاد لە باشووری کوردستان وەکو پێویست ناڕزایی نەبوو بۆیە ئەمە پێمان دەڵێ کە لە ئێستادا لە هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەتیش لە هەرێمی کوردستان کاڵبوونەوەی یەکێتی نەتەوەی هەیە و هەروەها ئێستا بۆ بە یەکێتی حیزبی ئەوەندەی گرنگی بەکار حیزبەکان دەدرێت بە نەتەوەی نادرێت گەنج ئیتیمای نەماوە گەنج وڵات بەجێ دێڵێت گوێ لە دەیان گەنج و پیر و لاو بگرێ ئەوەندەی باسی ئەوە دەکا کە پشگیری حیزب بکە ئەوەندەی باسی ئەوە دەکات نیشتیمانەکەی بەجێ بێڵەوەندە باسی خاک و نیشتیمان و کوردستان و نەتەوایەتی ناکات. بۆ ئەم دۆخی ئێستای کوردستان لە هەموو شتێک گرنگتر یەکێتی نەتەوەییە چونکە ئێمە پێویستمان بۆ یەکە هەموو لایەنەکان لە ناو یەکێتی نەتەوەییدا کۆبینەوە گشتگیر بینەوە پێکەوە خزمەت بکەین تاوەکو بتوانین کوردستان لەو دۆخی تێدایە بیپارێزین و ئەمە ڕێکدانەوەیشی هەبێت لەسەر پارچەکانی دیکەی کوردستان.